بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه أجمعين. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. مامۆستایانی ئازیز و خۆشەویست، پێشەکی داواکارم لە خوای پەروەردگار ئیخلاص و سەوابمان پێ بەخشێ، خوای پەروەردگار بەختەوەری دنیا و قیامەتمان بکات. خۆم بە خۆشحاڵ دەزانم بۆ جارێکی تر بە ئێوەی بەڕێز و خۆشەویست بگەمەوە بۆ پێشکەشکردنی بابەتێکی نوێ لە خزمەت فەرموودەیەکی نوێ لە پەرتووکی الأربعون النەوویە. سەڵات و سەلام لەسەر خاوەن فەرموودەکان و ڕەحمەتی خوش لەسەر ئیمام نەووی و زانایانی ئومەتی ئیسلامی. ئەو فەرموودانی کە پێشتر خوێنمان گەشتینە فەرموودەی 23، ئەمڕۆ چینە خزمەت فەرموودەی 24. فەرموودەی 24 فرمودك طبعا عن أبي ذر الغفاري رضي الله عنه عن النبي صلى الله عليه وسلم فيما يرويه عن ربه عز وجل أنه قال: يا عبادي إني حرمت الظلم على نفسي وجعلته بينكم محرما فلا تظالموا. يا عبادي كلكم ضال إلا من هديته فاستهدوني أهدكم. يا عبادي كلكم جائع إلا من أطعمته فاستطعموني أطعمكم. يا عبادي كلكم عار إلا من كسوته فاستكسوني أكسكم. يا عبادي إنكم تخطئون بالليل والنهار وأنا أغفر الذنوب جميعا فاستغفروني أغفر لكم. يا عبادي إنكم لن تبلغوا ضري فتضروني ولن تبلغوا نفعي فتنفعوني. يا عبادي لو أن أولكم وآخركم وإنسكم وجنكم كانوا على أتقى قلب رجل واحد منكم ما زاد ذلك في ملكي شيئا. يا عبادي لو أن أولكم وآخركم وإنسكم وجنكم كانوا على أفجر قلب رجل واحد منكم ما نقص ذلك من ملكي شيئا. يا عبادي لو أن أولكم وآخركم وإنسكم وجنكم قاموا في صعيد واحد فسألوني فأعطيت كل واحد مسألته ما نقص ذلك مما عندي إلا كما ينقص المخيط إذا أدخل البحر. يا عبادي إنما هي أعمالكم أحصيها لكم ثم أوفيكم إياها فمن وجد خيرا فليحمد الله ومن وجد غير ذلك فلا يلومن إلا نفسه. رواه مسلم. ما شاء الله حديثك دور دريش أم فرمودي پیغمبر صلى الله عليه وسلم أصولي تيدايا، فروعي تيدايا، آدابي تيدايا، تزكي تيدايا، حقائق وراستي تيدايا، درس واني تيدايا. أبو ذر رضا ورحمتي خوای لێ بێ گەڕێتەوە بمان لە پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وەسەلام. پێغەمبەریش لە کێوە گەڕێتەوە؟ یەرویهی لە ئەڵڵا سوبحانەهو وتەعالا. واتە ئەم حەدیسە قودسیە. ئەم حەدیسە قودسیە. حەدیسی قودسیش چییە مامۆستایان؟ پێناسەکەی ئەوە ئەچیتە ناو تەفاسیلەوە، بەس مامۆستا فەرموو بەس ئەوە یعنی پێناسەیەکی کورد. هەر شتێک كل ما رواه النبي صلى الله عليه وسلم عن ربه عز وجل. ئەمە ئەسلەمترە. طبعا تەفسیری تایە و خلافیشی تایە کە مامۆستا فەرمووی يعني ئەوەی کە ئایا لەفزەکە و معناکە هەردووکی لە ئەڵڵاهوە سوبحانەهو وتەعالا
یان لەفزەکە لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام معناکەی لە لای خواوەیە. اینجا فەرق و جیاوازی لە نێوان فەرموودەی قودسی و قورئان بە یەک مەنزیلەیە، حتمما یەک مەنزیلە نییە. فەرق و جیاوازی زۆرە لە نێوان قورئانی پیرۆز و حەدیسی قودسی. ئەو خلافە لێی دەگەڕێن، ینی پێویست ناکە، بەس ئەوەندە ئەوەیە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە کێوە ئەیگەڕێتەوە؟ لە خوای و پەروەردگارەوە دەیگەڕێتەوە، کە ئەمە پێوترێ حەدیسی قودسی. وەکوم باسم کردم مامۆستایان، ئەم حەدیسە ئوسوڵیشی تایە، فروعیشی تایە. گەر تەماشا بکەین پێش ئەوەی بچینە سەری چەند نیدای تیا بوو. یا عیبادی چەند؟ دەدانەیە. باشە، دەدانە. بە یا عیبادی دەستی پێ دەکات. یا عیبادی ئەمە نیدایەکە لە نیداکان، ئوسلوبی نیدا. ئێمە ئوسلوبی نیداش تێرمانیشەیە لە قورئان، بۆ نمونە یا ئەیها الذین ئامنوا، وانە یا ئەیها النبی، یا ئەیها الناس، ئەوانە تێیدایە. بەڵام لێرە یا عیبادی، یا عیبادی نیدایەکە کێش ئەگەڕێتەوە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم، یعنی ترەمە ئەعلا سەنەدە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە خواوە دەیگەڕێتەوە کە دەفەرمێ یا عیبادی، ئەڵڵا سوبحانه وتعالی مخاتەبەی بەندەکانی دەکات، مخاتەبەی بەندەکانی دەکات. بزانین یەکەم ئەو نیدایە چییە؟ دەربارەی چییە؟ ئینی حەڕەمت الظولم عەلی نەفسی. ظڵم پێناسەکەی چییە؟ هەر شتێک لە شوێنی خۆی نەبێت، وانە؟ ینی ئەوە پێوترێ ظڵم. هەر شتێک دانی لە شوێنی خۆی نەبێ پێوترێ ظڵم. ئەمە بە کورتی پێناسەکەی ظڵمە. باشە، لێرە مامۆستایان ئەفەرمێ ئینی حەڕەمت الظولم عەلی نەفسی. حەڕەمت لێرە معنای چییە؟ مەنەعت، قەدەغەم کردووە لەسەر خۆم، عەلی نەفسی یعنی عەلی ذاتی، کە چییە؟ زوڵم قەدەغەیە. باشە، پرسیارێک. ئەڵڵا سوبحانە وتەعالی یعنی کە زوڵمی قەدەغە کردووە لەسەر خۆی، ئەوە ئەگەیەنێ کە توانای نییە یان توانای هەیە و کە نایکات؟ توانای هەیە و نایکات، چونکە هەرگیز مستەحیلە کە زوڵم بکات. کە نەفی ئەو سیفەتە دەکەی ظڵم، مقابلەکەی چی ئەگرێتەوە؟ عەدل، کامل عەدل. نەفی دەکات بە هیچ شێوەیەک، هەرگیز مستەحیلە. لەگەڵ ئەوەشا تواناشی هەیە، بەڵام زوڵم ناکە. بەڵام زوڵم ناکە. ظڵمیش ئەنواعی هەیە. گەورەترینیان چییە؟ شرک. ئاەتەکە لەظوڵم عەظیم، ئینە الشرکە لەظوڵم عەظیم. ئەمە گەورەترینیانە. زوڵمێترمان هەیە چییە؟ کە ئینسان لە خۆی دەیکات. بەچی؟ بەکردنی تاوان، ئەنجامدانی تاوان. زوڵمێترمان هەیە لە یەکێکەوە بۆ یەکێکی تر، وانە؟ سەرەکی تەعدا لە ماڵی دەکات، تەعدا لە ناموسی دەکات، و باقی شتەکانی تر. ئەمانە جۆرەکانی چین؟ ظڵمن. باشە، ئەڵڵا سوبحانە وتەعالی بۆیە ظڵم ناکات. ولا يظلم ربك أحدا. مادام وایە کە زوڵمی لەسەر خۆی قەدەغە کردووە، وجعلت چی؟ بینەکم محەڕەمە، یعنی لە نێوان خۆتانیشە، لە نێوان عەبدەکانە ئەڵڵا سوبحانە وتەعالی منعی کردووە، قەدەغەی کردووە کەوا زوڵم نەکرێت. ئەسڵ وایە کە زوڵم نەکرێت، بەڵام کە ئێستا زوڵم دەکرێت و ستەم دەکرێت، هەر مرۆڤە لەسەر مرۆڤ دەیکا، ئەوە چییە؟ لەو
یاسایی خوای پەروەردگار دەرچوون اینجا دوایش تەکیدی دەکاتەوە فەلا تەظالەموا داواش دەکا الله سبحانه وتعالى کەوا زوڵم لە یەکتری مەکەن زوڵم لەسەر الله قەدەغەی کردووە لەسەر نەفسی خۆی لەسەر ذاتی خۆی زوڵم ناکات لە نێوان عەبدەکانە حرامی کردووە منعی کردووە قەدەغەی کردووە لەگەڵ ئەوەشا دەفەرمێت ولا تظالموا بەڵام تەماشا دەکەی فلا تظالموا عەبدەکان سبحان الله لە حدودی خوای پەروەردگار دەرەچن لە فەرمانی خوای پەروەردگار دەرەچن بۆیە زوڵم لە یەکتری دەکەن نیدای دووەم یا عیبادی كلكم ضال يعني ئەسڵ ئەگەر هیدایەتی الله سبحانه وتعالى نەبێت چیە هەمووی چییە هەمووی ضالە گومڕایە هەمووی گومڕایە إلا من هديته استثناء دكا إلا أوانيك الله سبحانه وتعالى هدايتي داون هدايتي دايدين سري دو جورا هدايتي إرشاد دلالية وهدايتي چيا توفيق أو بدس الله سبحانه وتعالى هداية إرشاديش ودلالة أو هركسك يعني بتوانت بقاتو مقامو الري بخلق بشان بدات أو بإذن الله سبحانه وتعالى أو إيشا دكات بلام أصل هداية بدسكيا إنك لا تهدي من أحببت ولكن الله يهدي من يشاء أصل أو تانية يا عبادي كلكم ضال إلا من هديته باشا دوای چیە فەرمێت ئەگەر تۆ ئەزانی هیدایەت لای ئەڵڵایە سوبحانه وتعالى ئەبێت چی بکەی داوای کەی فاستهدوني أهدكم أي ئێمە لە نوێژەکانە پێنج جار ناڵێن اهدنا الصراط المستقيم يعني دائما أبي إنسان داوای هدایەت بکە لە الله سبحانه وتعالى داواکردن بە دوعا کردەوە چۆن یعنی ئەوش جۆرێکە تۆ ینی لە ڕێگەی علم و زانیاری و اینجا تەفەکۆر لە بڵێن بوونەوەری ئەم بوونەوەرە لەم کەونە ئەمانە هەمووی چییە هیدایی چییە ئیرشادە ینی دیلالەیە تو ئەمانە بەڵگەیە لەسەر بوونی الله سبحانه وتعالى دوایش داوا دەکەی بۆیە الله سبحانه وتعالى ینی لەم حەدیسە چییە دەڵێ داوا بکەن ینی بە چی داوا بکەن بە قسە داوا بکەن وەکو چۆن لە سوورەتی فاتحە اهدنا الصراط المستقيم ئەبێ ئێمە داوا بکەین ئەوە مانای ئەوەیە کە تەنها و تەنها ئەبێ لە کێ داوای هیدایەت بکەین هیدایەت لە الله سبحانه وتعالى چونکە هیچ کەسێتر ئەو هیدایەتی تەوفیقی بەدەست نییە هەروەکو چۆن ادعوني أستجب لكم ليرش فاستهدوني أهدكم هركي كاتك إما داوامان كرد بإلحاحة بصدقة أو الله سبحانه وتعالى هداية من ددا سيم يا عبادي كلكم جائع إلا من أطعمته يعني أصل وايا خلق هموي برسية نبونا إلا أو كسانيك خواي پەروەردگار پیان دەدات لە ئەسڵا يعني ئەگەر خواي پەروەردگار ئیسا ڕزقی ئەو خەڵکە نەدات جائعە يعني بزانە ئەو هەموو ڕزق و ڕۆزیە و جا ئەو باران بارینە و ئەو کشت و کاڵ و زەرعات و ئەو شتانە هەمووی دوای ئەبێتە بەرووبووم و ئەمانە هەمووی چییە لە ئەوەلۆکە هیچ نییە اینجا الله سبحانه وتعالى بە ئیرادەی خۆی بە مەشیئەتی خۆی خواردنی ئەو خەڵکە ڕۆزی ئەو خەڵکە دەدات بۆیە ئەڵێ هەمووتان برسین ئیلا ئەوانەی کەوا من خواردنیان دەدەمێ ئەوەشی کەیسە خواردن دەخوا الله سبحانه وتعالى دەیداتێ ئەگەر بیگرێتەوە بەخوا چەندێ هەوڵ بدا و چەندێ قووت هەیە و چەندێ هێز شێبێ ناتوانێت گردیەوە لێی ناتوانێت هیچ بکات کردێ وشکە ساڵی تەواو خەڵکەکە برسە ئەمرێ ئاوەکانی گردەوە ئاو نەباری
زەرعات هیچی بەروبوومی نەبوو، هیچ نەبوو، شکە ساڵی بوو، ئەوە بوو، نە سەرەکەی بەڵام چییە؟ ئەمە ڕەحمەتی ئەڵڵا سوبحانەهو وتەعالا ڕۆزی دەدا بۆ خەڵکە. حتا وا ینی ئەو حەدیسەمان خوێندەوە کە لە سکی دایکێتی سوبحانەڵڵا ڕزقەکەی بۆ نووسیوە. لەگەڵ ئەوەشە ئەمە چی ئەگەێنێ؟ ئەمە ئیفتیقاری بەشەر ئەگەێنێت. ئێمە کاکە هیچ نین، زەعیفین، لاوازین، نەبوونین. ئەگەر ئەڵڵا سوبحانەهو وتەعالا بەڕەحم و بەزەی خۆی نەبێ، بە فەزلی خۆی نەبێ، بەڕاستی هیچ دەسەڵاتێکمان نییە بەرامبەر ئەڵڵا سوبحانەهو وتەعالا. بەڵام ئەم ئینسانە هەندێک جارەگاتە چی؟ لە یەطغا، یعنی تووشی تۆغیان دەبێت، لە حەدی خۆی دەرەچێت، زیادەڕەوی زۆر زۆر دەکا، حتا ئەگاتە ئەو مەرحەلەی کە واوەکو فیرعون چی دەوت؟ ئەنا ڕەبکم الأعلا. ئێتۆ چیت؟ ئەڵڵا سوبحانەهو وتەعالا کردێ پەندی زەمانە تا ڕۆژی قیامەت. ئینسان ئەبێ سنووری خۆی بزانێت، یعنی ئەم زوڵمە بزان سوبحانەڵڵا لە سەرتاوە بە زوڵم دەستی پێ کرد، ئەم زوڵمە دەکات ئەم ئینسانە. باشە ڕۆژە لە ڕۆژان بیر ناکاتەوە کە ئەڵڵا سوبحانەهو وتەعالا قادیرە، بەتوانایە، دەتوانێت ئەم کابرایە هەر لەوێ وشکی کاتەوە، بەڵام دەرفەتی پێدەدا عەساوەلیلا بگەڕێتەوە. لەگەڵ ئەوە سێرەکەی چییە؟ بەردەوام دەبێت لەو زوڵم و ستەمە. ئەوەی کە ئێستا دەکرێت یعنی لە عالەمی ئیسلامیە بەتایبەت لە غەزە کە دوێنێ ئەو کارەساتە ڕوویدا و ڕۆژانش ڕوودەدات، سێر ئەم زوڵمە و ستەمەکە. بەڵام ئەمە نهایەتی دێت ماوەسایان، ئەمە بەردەوام نابێت. ئەڵڵا سوبحانەهو وتەعالا قادرە، یعنی کەسانی تر لەوان جلهێزتریش بۆ لە کاتی خۆیان ئەڵڵا سوبحانەهو وتەعالا تەفر و تونانی کردووە. ولله جنود السماوات والأرض. کەس شک و گومانی نەبێت لە توانای ئەڵڵا سوبحانەهو وتەعالا، لە دەسەڵاتی ئەڵڵا سوبحانەهو وتەعالا. بەڵام ئەمەی حکمەتی خۆیەتی، مەشیئەتی خۆیەتی بەم شێوازەیە. دنیاکە ئیبتیلایە، ئیبتیلایە، یعنی ئەم ئیبتیلایانە لە دنیا ئیتر ئەبێ بیبینین. بەڵێ مامۆستایان، ئیتر ئەو ئاەتانەی بەڕاستی لە سوورەتی واقعەش هاتووە زۆر بە جوانی باسی ئەوە دەکات کەوە دەسەڵاتی ئەڵڵا سوبحانەهو وتەعالا ئەوە باران دەبارێنێ، ئەوە ئەو بەرووبوومەتان بۆ ئەێنێتە کایەوە لێی بخۆن. بەڕاستی ئەوە دەسەڵاتی ئەڵڵا سوبحانەهو وتەعالا دەگەیەنێت. اینجا داوا ئەڵێ ئەسڵەکە ئاوهایە، لەگەڵ ئەوەش ها داوا بکەن، داوای ڕزق و ڕۆزی بکەن. چی دەفەرمێ؟ فەستەطعیمونی ئوطعیمکم. باشە، یعنی داوای خواردنم لێ بکەن، کە داواتانیش کرد ئەوە دەتان دەمێ، دەیبیننەوە دەتان دەمێ، کە بە فعلی مضارع هاتووە مەجزومیشە. ئەوە نیدای سێم. نیدای چوارەم یا عیبادی كلكم عار، یعنی ئەگەر تەماشا بکەی ئینسان کە کاتێک لە دایک دەبێ بەڕووتی لە دایک دەبێ، وانە إلا من كسوته فاستكسوني أكسكم. لێرەش هەر ئەو ئیستیسناهەیە کە ئەڵڵا سوبحانەهو وتەعالا ئەو جلو بەرگەیە حسی بێ، معنەوی بێ، کە دامان دەپۆشێ و داوای داپۆشینیش بکەن کە ئەڵڵا سوبحانەهو وتەعالا بۆ ئەوەی داتان پۆشێت. پێنجەم یا عیبادی ئینەکم تخطئونە. خەتە چییە؟ تەجاوزە، یعنی ئەوەی کە ڕاست بێ ئەو نییە، وانە پێچەوانەی ڕاستە، پێچەوانەی ڕاستە، چونکە کردەوەکان یانەوەتانێ ڕاستە یان ناڕاستە، خەتەئە، کردەوە یان ڕاستە یان ناڕاستە. خەتە ئەوەیە کە بڵین واجبێکە تۆ نەیکەی، حرامێکە ئەو ئینسانە بیکات. باشە، ئەوە پێوترێ خەتە. تەماشا بکەن مامۆستایان، تخطئونە لە کەی و کەی؟ بالليل والنهار. ليل شەو عادەتەن چی ینی ئەگەیەنێت؟ ستر، وانە ستر. نەهار چی ئەگەیەنێ؟ ئاشکرا. سبحان الله، تاوانیش وایە، تاوانیش وایە.
تاوان هەیە شاراوەیە. ئێستا ئەو تاوانانەی کە دەکرێت لەسەر ئەم زەویە هەمووی ئاشکرا بێ، ئەم سەرزەویە چی ئەبێت؟ سوبحان الله. تاوانی وا هەیە زۆر زۆر قێزەونە، وەک چۆن بڵێ هەر شێ الله سبحانه وتعالى هێنێتە لەرزینەوە، ئەوە تاوانەکە قەبیحە، پیسە، لەگەڵ ئەوە شاسێرەکەی نایبینین. شاراوەیە، خەفیە، نادیارە. تاوانیشەیە سێرەکەی ئاشکرا دەبێت. هەسە دەبینین لەم زەمەنی سۆشیال میدیا و کەناڵەکانە سەرەکی تاوانەکان ئیتر ئایا مەبەستیان هەیە یا مەبەستیان نییە، دەریێخەن و پیشانی دەدەن و هەنێ تاوانی زۆر زۆر قێزەون کە ئیتر وەک چۆن بڵێ فیتڕەتی ئینسان قبوڵی ناکات. ئاشکرایە سێرەکەی ئینسانەکە خۆشی هەر کەسێک لە ئێمە لەبەرەوەی بەشەرە تاوان دەکات. هەر یەکێک لە ئێمە خۆی دەناسێت ئایا تاوانەکەی تر چەندێکە، بەڵام الله سبحانه وتعالى ستری کردووە. بەڵام هەیە چیەکە؟ مجاهرە بە تاوان دەکات، تاوانەکەی ئاشکرا دەکات. یعنی ئافرەتێکە دێت خۆی نمایش دەکات، ئەندامانی لە شەی دەردەخات لە سۆشیال میدیا، خۆی بە دەمی خۆی هاوار دەکات، تاوان دەکات، قسەی ناشیاو دەکات. ئەمە چیە؟ مجاهرەیە، یعنی خۆی نمایش دەکات بۆ ئەم خەڵکە. ئافرەتە دێت خۆی نمایش دەکات بۆ ئەوەی چییە؟ ببێتە چی؟ شاجوانی وڵات، یعنی جەستەی خۆی دەردەخات بەس بۆ ئەوەی ئەو لیژنەیە لێ قبوڵ بکەن و ببێتە یەکەم بربژێری شاجوانی وڵات. ئەمە تاوانی ئاشکرایە. جا بۆیە الله سبحانه وتعالى لێرە دەفەرمێ یا عیبادی ئینەکم تخطئونە، یعنی دەبێت تاوان دەکرێت، ئینسان نییە تاوان نەکات. تخطئونە بالليل والنهار، بە شەو و ڕۆژ تاوانەکان ئەنجام دەدرێن. ئینجا لەگەڵ ئەوە تەماشای بەزەیی الله بکەین سبحانه وتعالى. وأنا أغفر الذنوب جميعا، من لا هەموو تاوانەکان خۆش دەبم. طبعا جۆری هەیە، تاوان هەیە پێویستی بە چی هەیە؟ بە تەوبە هەیە. تاوان هەیە چی ئەیسڕێتەوە؟ کردەوەی چاکە دەی سڕێتەوە. اینجا بۆیە سبحان الله لە تاوانەکانە الله سبحانه وتعالى سێرەکی هەیە ستری کردووە لەگەڵ ئەوەشا چییە؟ خوای پەروەردگار لێی خۆش دەبێ و چەندێک گەورەش بێ ئینسان، بەڵام تەوبە بکات ئەوە الله سبحانه وتعالى لێی خۆشە بێ. وەکو باسمانش کرد خۆی دەفەرمێت لەوێ فاستغفروني أغفر لكم. لێرە یەک شتێک هەیە، ئینسانێک کە تاوان دەکات دەبێت مقابلی ئەو تاوانە چی بکە؟ ئەگەر بێ خوای گەورە لێ خۆش بێ، ئەبێ داوای لێ خۆشبوون لە الله بکەن سبحانه وتعالى. فاستغفروني أغفر لكم. یعنی ئەمە خەبەرێکە، تەماشا بکەین. خەبەرەکە چییە؟ تخطئون بالليل والنهار. ئەمە خەبەرە، یعنی ئینسان بە شەو ڕۆژ تاوان دەکات. دوای خەبەرەکە چی دێت؟ طەڵەبەکە کامەیە؟ فاستغفروني وعدك أغفر لكم. سبحان الله. یعنی بەس ئێمە داوا بکەین، ئەو کەسێک کەوا تاوان دەکات داوا بکات کە خوای گەورە لێی خۆش بێت. چونکە تاوانەکان مامۆستان گەورەیە و بچووکە. ئیتر چەندێک تاوانیش ئینسان بیکات با دائیمەن چییە؟ بە قسە داوای لێخۆشبوون لە الله بکات، چونکە ئەبێ تەڵەبی مەغفیرەت بکرێ. فاستغفروني أغفر لكم، وەکو چۆن بڵێت خوایە لێم خۆش بە، اللهم اغفر لي. ئەوە بە چییە؟ بە قسەیە. و هەندێک شەیەکەوە بە فعل کە ئینسان بیکات، وەکو چۆن بڵێ هەندێک ئەحادیثمان هەیە لەسەر زیکرەکان. یەکێک لەوانە بۆ نمونە هەر کەسێ بڵێ سبحان الله وبحمده
100 مرة صجر شيء پاداشەکەی غفرت خطاياه ولو كانت مثل زبد البحر. يعني بزانە ئەم فعلێکە بیکەی تۆ ئەبێتە مای ئەوەی کە الله سبحانه وتعالى لێت خۆش بێ و هەندێ کردەوەشێ بیکەی بۆ نمونە حەج بۆ حەج، عمرە بۆ عمرە، ڕۆژووی ڕەمەزان بۆ ڕۆژووی ڕەمەزان، نوێژ و هەروە جومعە، ئەمانە چییە؟ مکەفراتە، ئەوەی کە لە نێوانیان دەکرێت مکەفراتە. بەڵام وەکو باسمان کرد هەنێ تاوان پێویستی بە چییە؟ پێویستی بە تەوبەیە. بەس بەوە نییە بڵێ داوا بکەی خوایە لێم خۆش بە، نە، تەوبەیەکی نەسوح هەبێ بکرێت وەکو کەبائیرەکان. دینە سەر نیدائی شەشەم: یا عیبادی ئینەکم لەن تەبلغوا ضەڕی فتضرونی ولن تبلغوا نفعی فتنفعونی. لێرە لەبەر ئەوەی الله سبحانه وتعالى هو النافع والضار، يعني هەر شتێک ئەم ئینسانە بیکە لە خراپە، ئیتر هەموو ئینسان هەموو عەبدەکانی خوا گشتی خراپە بکەن زەرەر بەخوا ناگەێنن، هەموو ئینسانەکان هەمویان چاکە بکەن سوود بەخوا ناگەێنن. ئینسان بۆ خۆی دەیکات. مامۆسایان ئێمە بۆ خۆمان دەیکەین، ئێستا کردەوەی چاکە دەکەین بۆ خۆم دەیکەم، خوا لە خۆم ڕازی دەکەم. باشە لە کردەوەکانە یان ئەوەتان ئێستا کافر کە کردەوە دەکات لە دنیا بۆ خۆی دەیکات، بۆ خۆی دەیکات، لەر لە دنیاشە الله سبحانه وتعالى جەزای دەداتەوە. باشە ئینسانی مسلمان هەیە هەر لە دنیا و لە ئاخرەتشا پاداش دەدرێتەوە، هەندێکشیان الله سبحانه وتعالى هەڵێگرێ بۆ چی؟ بۆ ئاخرەت، بۆ ئاخرەت. یعنی ئەو براو خوشکانمان کە بۆ نمونە لە غەزە کە شەهید دەبن، ئەجرەکان لە ئاخرەتە، تەواو لە دنیا تەواو بوو، ڕۆشتن. یعنی ئەویش کە شەهید دەبێت لە دنیای خۆی لە دنیای چی تەواو کوژرا، شەهید بوو، وەیەتەخیذ منکم شوهەدا. بەڵام لە ئاخرەت ئەجر و پاداشێکی زۆر گەورەیان هەیە. یعنی بزانە جا بۆیە ئەمەش ئەوە ئەگەێنێکەوە الله سبحانه وتعالى بێمنەتە لە عەبدەکانی محتاجی الله سبحانه وتعالى، نەکو الله سبحانه وتعالى محتاجی عەبدەکانی هەبێ ئەبەدەن. نداء حوتم: يا عبادي لو أن أولكم وآخركم وإنسكم وجنكم كانوا على أتقى قلب رجل واحد منكم ما زاد ذلك في ملكي شيئا. أمشهر أو يجيني يعني أمهم خلقا لسر أوي طبعا أمانة صالحة كان قريتها لسر ضلي يكز بيه كوا تقوى دار بيت همويان لملكي خواهي قورة زياد ناكا، لملكي خواهي قورة زياد ناكا. وهروها عكسكشي: يا عبادي كهشتما لو أن أولكم وآخركم وإنسكم وجنكم كانوا على أفجر قلب رجل واحد منكم ما نقص ذلك من ملكي شيئا. أويش هروايا لا ملكي خواهي قورا كم ناكاتو أقر همو أو خلق لسر دلي يكسي فاجر بيه أقر لو دوني داية چي ما مودر دكويا مداري أعمال لكوايا دل إشارة بو دلكا. يعني همو خلق لسر يك دلي كابراكي تقوادار بيت يان همو خلقي خرابة بكنو لسر دلي كابراكي فاجر بيه أما لملكي خواهي قورا نقص ناكا أو كيش لملكي خواهي قورا زیاد ناکە، چونکە فاجر لەمەی دووەمیان دوژمنی خوای پەروەردگارە، بۆیە لە مولکی خوای پەروەردگار هیچ کەم ناکە. باش نۆیەم: يا عبادي لو أن أولكم وآخركم وإنسكم وجنكم. بزانە سبحان الله ئەوەی پێش و پاش و ئینس و جن هەمویان قاموا في صعيد واحد، يعني لسر تختایەک بن، ئەرزێک بن، زەوێک بن، سەعیدێک، فسألوني هەمووی، يعني تۆ تەسەوەری کە بێنە پێش چاوی خۆت چەندێک ئیستا بۆ نمونە يعني سەرژمێری سەر زەوی بکەی وەکو بەشەر گەشتە 8 ملیار وانە ئەم 8 ملیارە هەمویان داوا بکەن. فسألوني فأعطيت كل واحد مسألته. هەر یەکێکیش خۆ ماوەسە خۆ یەک داواکاری نییە. ئیسان هەندێک جار بۆ نمونە
ئەوانی مامۆستا و فەرمان بەرن و چییە داواکارەکەیان موچە ئەوانە نەوەیکی تر هێزێکی داوای موچە ناکات داوای شتێکی ترەکە داوای تەعینەکە یەکێترێ داوای ژنهێنان دەکات یەکێترێ داوای قەرزدانەوە دەکات یەکێ دەڵێ کاکە خانوم بۆ ئەوە اینجا ئەم هەموو خەڵکە ئینس و جینیش خۆی سەمە ژمارەی جنەکانیش نازانن ئەوە با بۆ ژماری ئینسەکانەوە وەکو سەرژمێر ئەڵێن کاکە 8 ملیارە وانە ئەی جنەکان چەندێکن و نازانی جنەکان چەندێکن جنۆکەکان ئەمانە هەمووی داوا بکەن و هەمووشی سبحان الله سبحانه وتعالى بیان داتێ هەر یەکێک و داواکارێکیە بیداتێ ما نقص ذلك مما عندي ولله خزائن السماوات والأرض ولله ملك السماوات والأرض سكابرا عليه ولا كاكا مفلس بوينه هیچمان نەماوە کاکە ئەوە فەرمانبەرمانەیە قڕ کوێ بکەینە سەرمانە لە کوێ موچیان بۆ بێنین باشە هاواری لێڵسێ جا قەرزەکە لە قەرزی چی سندوقی نێودەوڵەتی کاکە قەرز بێنە دوایش نازانێت چۆن بیداتەوە بەڵام الله سبحانه وتعالى مقارنە ناکرێت هەر تەشبیه ناکرێت بەدەسەڵاتی بەندەکانی و عەبدەکانی ما نقص ذلك مما عندي اینجا نمونەش دێنێتەوە إلا كما ينقص المخيط إذا أدخل البحر مخيط لێرە چییە دەرزیە بکرێتە ناو دەریایەکەوە سبحان دەرزی هەر عادەت شوایە ئاویش بەخۆی ناگرێ وانە هەر ئاو بەخۆی ناگرێتەوە یعنی ئەمە مبالغەیە کە ئەبەدەن نەقص ناکە مڵکی منیش قەت نەقص ناکە الله سبحانه وتعالى دەفەرمێت ئەبەدەن یعنی کەس تەسەوور ئەوە نەکات بڵێ خوای گەورەی سەر ڕزقی ئەم هەموو خەڵکە دەدات ئەم ئینسان ئەم جنۆکەیە اینجا ئەم مەخلوقاتانە لە ناو دەریا لە کونی دیوارە لە کونی شاخە ئەمانە هەمووی ڕزقی خۆی هەیە سبحان الله ئەوجا ئەو خەڵکە ئەگەر بە ئینس و جن و یەکەم و ئاخیران گشتی داوا بکەن خوای گەورە گشتی بدا پیان اینجا لەگەڵەوەشان مڵکی الله سبحانه وتعالى کەم ناکات ئەوە لە ینی چۆن بڵێ مبالغەیە هەر وەکو خوای پەروەردگار لە ئاەتەکە دەفەرمێت نمونەیە ترمان بۆ دێنێتەوە إن الذين كذبوا بآياتنا واستكبروا عنها لا تفتح لهم أبواب السماء ولا يدخلون الجنة حتى يلج الجمل في سم الخياط وكذلك نجزي المجرمين يعني شلون أو مستحيلة شتیوان نابێت کەوا جەمەل حشتێک بچێتە ناو کونە دەرزیەکەوە یعنی ئەو شتیوانی ئەوانش ئەوان ناچنە ناو باشتەوانیکەوە ئەوە سیفاتیانە هەمیش وایە قەت لە مڵکی خوای پەروەردگار کەم ناکە گەر مەسئلە و هەرچی داواکاری ئەو خەڵکە هەیە لە مەخلوقاتی الله سبحانه وتعالى لە ئینس و لە جینەکان بەڵێ ئازیزانم لە کۆتاییە نیدای ئەخیر يا عبادي إنما هي أعمالكم أمام حكى ما مستعني عزيز خوشويست ما هي إلا أعمالكم أو عملي صالح بك أخوة فليحمد الله كالله سبحانه وتعالى أبي إنسان سباسي خوابك كم توفيقي داوك عملي صالح بك أو نعمته أو الرزق براستي أول شيء عكس بيت فلا يلومن إلا نفسه كالشر أبينيت كخرابة أبينيت لآخرتشا خواب نابدا بهوي كردوا ناصالح كاني وأتشيتنا وجهنم فلا يلومن إلا نفسه أول تنها لومي خوي بكات جابوه دفرمي يا عبادي إنما هي أعمالكم إنما ذات حسرة أحصيها لكم دجمير بوتان ببي نقص ببي زيادش عدالة چنێکە زیاد و کەمی نییە أحصيها لكم ثم أوفيكم إياها اینجا وەکو باسم کرد یان لە دنیا دەدرێتەوە پێمان بە عەبدەکان ویان لە دنیا و ئاخیرەت ویان بەس لە ئاخیرەت ئەوەی دنیا نمونەی وەکو کێ وەکو باسمان کرد کافرەکان بێباوڕەکان لە دنیا شت دەکەن و سێرەکەی يعني خاوني شتي خوانن بلام لآخرة مفلسن با كابرا تلاريها بي قصرها بي با بيش سازيها بي صناعيها بي با كابرا قلوبي دروس كرد بي لدنيا طاو باسي دكن فلان كس اوي كردوا بلام لبر اوي كافرة بيدينة بباورة ملحدة مرتدة او هرشي اعمالي هيك بو اخرت هيچ نية ما يبوچا باشا
جابويا ئەوە بەس لە دنیا ئەجرەکەیان وەردەگرنەوە و وەکو باسم کرد مسلمانیش ئەوەیە کە لە دنیا و ئاخرەتە هەردووکی لە دنیاش خوای گەورە پیشانی دەدات و هەروەها هەیە بەس لە ئاخرەت بەس لە ئاخرەت فمن وجد خيرا فليحمد الله يعني دائما إنسان كخيرك دبينه سواتي خوای پەروەردگار بکات شکری خوای پەروەردگار بکات ئەوە زۆر گرنگە چونکە ئەمە ئەوەیە کە الله سبحانه وتعالى تەوفیقی داوە بۆ ئەنجامدانی کردەوەی چاکە و هەروەها ئەو ئەجر و پاداشش کەوا وەری دەگرێت لە ئاخرەت ئەمە بەڕاستی سوپاسی خوای گەورەی دەوێت خۆی ئێمەی دروست کردووە ئێمە کە ئەو کردوانە دەکەین بە پێی شەرعەکەی بە پێی سنەتی پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم ئەجر و پاداش وەردەگرینەوە جا کەواش کە ئێمە ئەو کردەوە چاکانە دەکەین ئەمە تەوفیقی الله سبحانه وتعالى ومن وجد غير ذلك سبحان الله وشي شري بكارنينا ولا بروي احتقاره هيك نيا ومن وجد غير ذلك نيوت ومن وجد ليرة شون فمن وجد خيرا ومن وجد خيرا فليحمد الله ليرة ومن وجد غير ذلك أي وجد شرا أو عقوبة أجر شرك به يعني سزايك به فلا يلومن إلا نفسه أو چونك بو لبر أوي أصلا الله سبحانه وتعالى ظلمي لناك لسرتا والنداية كم ظلمي لسر خوي حرام كردو ظلم لو كسناكات كوا چيا كردوي خرابي كردو أو أبي لو مي خوي بكات نكو بلا خواي قورا ظلمي ليم كردوها نا إلا بي لو مي خوي بكات يعني لو مش أوي كإنسان براستي يعني سيركي اشتيك دكات بضلي نيا لو مي خوي دكات إنسان أبي لو مي خوي بكات لبروي كاركي نابجي كردوها فوائدي حديثة كان زور زورة بلام با ئەوەندە بەس بێت هەل لە ئەسنای شەرحەکە تقریبا ئیشارەمان بە زۆر شت کرد ئەگینا تقریبا لە کتێبەکەی شێخ ابن عوثەیمین ڕەحمەتی خوای لێبێ زیاد لە 20 فائیدەی هێناوە لە فەرموودەکە بەڵام کاتەکەمان تقریبا تەواو بوو با ئەوەندە بەس بێ وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته